ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم باڵخێم شەوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر لە مەرکەزی و ڕێگە چارەسەرەکانی قەیرانەکان لە ماوەی ڕابردوودا و لە ئێستاش زۆر بە گەرموگوڕی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی داوای پرۆژەی لە مەرکەزی دەکرێت یاخود خواست و باسەکان لەسەر ئەوەیە کە لە مەرکەزی ئیداری و دارایی لە هەرێمی کوردستان بۆ سەرجەم پارێزگاکان ئەو پارێزگای کە خواستێتی جێبەجێ بکرێ و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەزامەندی بدرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە. نەماوەکانی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە چەندین کۆبوونەوە بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنەکانی نێو ئەنجومەنی پارێزگا پرۆژەیەشیان گەڵاڵە کرد کە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی ئیداریەوە لە ڕووی داراییەوە کۆمەڵێک مادە و بڕگەی تێدا بوو بۆ مەبەستی کارکردن لە داهاتوودا بە پرۆژەی لە مەرکەزی ئیداری و دارایی لە سەرجەم هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی. ئەم پرۆژێ ڕوانەکرا هەم بۆ پەرلەمان هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام خۆی دەبێت پرۆژەکە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر بدات دوجار ئەو کاتە پرۆژەی لە مەرکەزی دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام تام ساتی کێمە گفتوگۆ دەکەین ئەو پرۆژەیە بە هیچ شێوەیەک لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە ئەگەر گفتوگۆشی لەسەر کرابێ، بەڵام بە هیچ شێوەیەک ڕەزامەندی لەسەر نەدراوە کە پرۆژەی لە مەرکەزی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش بە هەمان شێوە دەقی پرۆژەیەکی لە مەرکەزی بەڕێوەبردن و دارایی ڕاگەیاندووە و ئێستا ئەو پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانە بە هەمان شێوە و گفتوگوی چڕیشی لەسەر کراوە لە کۆبوونەوەکانی ڕابردوو کە پارتی دیموکراتی کوردستان سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بزوتنەوەی گۆڕانی کردبوو بە هەمان شێوەش کە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەم پرۆژەیان گفتوگۆ لەسەر کردو و قسە و باسی زۆری لەسەر کراوە. پرۆژەی لە مەرکەزی لە ئێستادا بەچۆ گەیشتووە. ئامانجەکانی لە مەرکەزیەت لە ڕووی دابەشکردنی دەسەڵاتەکانەوە لە ڕووی ئازادی لە دارایی و هەروەها دەرکردنی بڕیارەکان و هەروەها لە ڕووی کارگێڕێەوە تا چەندە گرنگە لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری سلێمانی و هەروەها بۆ ئیدارەکانی دەوروبەری و بۆ پارێزگای هەڵەبجە. ڕێگرەکان چین لەم پرۆژەیە کێ خواستێتی پرۆژەی لە مەرکەزی لە ئێستادا جێبەجێ بکرێ و ئەوانە شتێن کە نەیاری ئەم پرۆژێن. ئەگەر ئەوانی خواستیانە جێبەجێ بکرێت ئاخۆ سوودی بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەو جێگایانە دەبێت کە پرۆژەکە تێدا جێبەجێکرێت، ئەوانەشی کە نەیاری پرۆژەکەن هۆکارەکانی چییە کە نایەنەوێت لە ئێستادا پرۆژەی لە مەرکەزیەتدا هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت. ئەم شوێن بە گفتوگۆکەین لەسەر ئەم تەورە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئازاد محەممەدەمی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵمەوە. سوپاس دەکەین کاک ئازاد کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی بۆی کە گفتوگۆ بکەین لەسەر ئەم تەورە گرنگە. سەرەتا لەوە دەست پێ یەکەم دیارە پرۆژەی لە مەرکەزیەت زۆر دەمێکە، ینی لە هەرێمی کوردستان و لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە داوا کراوە و لە کارنامەی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیشا بە هەمان شێوە ئاماژەی پێدراوە. منەوێ بزانم لە مەرکەزیەتەکە بە شۆ گەیشتووە لە ئێستادا بە دیاریکراوی کاک ئازاد. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کەناڵی کورسات نیوزی خۆشەویست. سڵاو لە هەموو لایەک. دیارە پرۆژەی لە مەرکەزی کارژێڕی و دارایی یەکێکە لەو پرۆژانەی کە بڵینەمە سیستەمێکە و سیستەمێکی زۆر گرنگە بۆ شێوازی حکومڕانی و ئێمە پێمان وایە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە زیاتر لە 7 ساڵە تووشی قەیرانی دارایی و سیاسی و هەروەها ئاستەنگ و گرفتی زۆر گەورە بووە لە ڕووی بەڕێوەبردن و حکومڕانی و پێشکەشکردنی خزمەتگوزاری. ئەم سیستەمە سیستەمێکە بە تایبەتی بۆ ئەم کات و ساتەی ئێستا سیستەمێکی زۆر گرنگە و ئەم سیستەمە تەنها سیستەمێک نییە بتوانین ئێمە بڵین تەنها لە هەرێمی کوردستانەوە و تەنها بۆ هەرێمی کوردستانە بێ، پێش هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی تر تاقی کراوەتەوە سیستەمێکی جیهانیە و سەرکەوتن و پێشکەوتنی زۆر گەورەی بەدەستێناوە و بەشێکی زۆر لە وڵاتان لە ڕێگای ئەم سیستەمەوە توانیوانە باشترین سەرکەوتن و ینی باشترین پێشکەوتن بەدەستبێنن. بۆ ئێمە دیارە جاری دووەمە لە ئەو پرۆژەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی گەڵاڵاکەین و هەردوو جارەکە نایشارینەوە لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئاماژەی کە ئاراستەی فراکسیۆنی سەوز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە. ئێمەش پرۆژەکە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە پرایۆژ و گفتوگۆمان لەسەر کردووە و دیارە ناو ئەنجومەن 6 فراکسیۆنی تایەوە وەکو لیستیش 7 لیستە و دوای ئەوەی ڕایۆژ و گفتوگۆمان لەسەر کرد لە کۆتاییە لە هەمومان هاوڕابووین لەسەر ئەوەی ئەمە پێویستی بە
پێکێنانی لیژنەیەکی هاوبەشە لە کۆی فراکسیۆنەکان لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیا لە 34 و بەواژووی بەندە فەرمانی پێکێنانی لیژنەکەمان دەرکرد بە سەرۆکایەتی بەڕێجێگری سەرۆکی ئەنجومەن و بە ئەندامێتی کۆی فراکسیۆنەکان لە ناو لیژنەکەی و پرۆژەکە ئامادەکرا. باش دوای ماوەیەکی زۆر و دوای هیلاکبوونێکی زۆری ئەو بەڕێزانە و بە سوپاس و دەستخۆشی بۆ هەمویان، بەڵام ئێمە بۆ خۆمان لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سەرەتا و لە کۆتاییشا گەشتبووینەوە قەناعەتەی کە ئەم پرۆژەی لامەرکەزی کارژێڕی و دارایی بە بێ پشتیوانی لایەنە سیاسیەکانی بە تایبەتی بەشداربوو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات و هەروە بزوتنەوەی گۆڕانەوە هاوکاری پشتیوانی لایەنەکانی تریشی پێویستە ئەو کاتە ئەتوانین ئێمە سەرکەوتو بووین. بۆیە لە پاڵ ئەمە نایشارینەوە ئێمە مەترسی ئەومان بۆ دروست بوو کە ئەم پرۆژەیە لە ئەنجومەنی وەزیران تێپەڕ نەبێ و بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان چاودێری پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردبوو و جگە لە ئەنجومەنی وەزیران لە ڕۆژانەی کارکردنی ئێمەشا چاودێری پرۆژەکەی کردبوو بە تایبەتی لە ڕێگای فراکسیۆنی سەوزەوە لە ئەنجومەن. پێش ئەوەی کە کۆتایی بە پرۆژەی لامەرکەزی کارژێڕی و دارایی ئەنجومەنی ئامادەکردنی کۆتایی بە ئامادەکردنی پێش کۆتاییەکەی تەمەەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆشی لە ڕێگای بڵین ناوەندی یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئەوانیش بەردەوام خۆیان سەرقاڵی ئامادەکردنی پەیڕەوێ بوون لە جیاتی پرۆژە ئەوان پەیڕەوێکیان سەرقال بوون بە پەیڕەوێکەوە دواتر پەیڕەوێکیان پێکەنابووە پەیڕەوەکە بینیشتان کە بڵاو کراوەوە لە 11 مادە پێکاتووە. ئەم پەیڕەوە ینی زەمان و گرنتیەکی زیاتری تایە بۆ جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی کارژێڕی و دارایی، چونکە ئەم پەیڕەوە هاوشێوەی تا ڕادەیەک نزیکە لە یاساوە بۆ یەکە بەپێ ئەو پەیڕەوەکە دەرکرا دواتر دەستکاری شۆڕکردنەوە و دابەزاندنی ئەو دەسەڵاتە کارژێڕی و دارایی و یاسایی و هونەریانە ناکرێت کە لە ڕێگای ئەو پەیڕەوە دابەزی. بۆیە پەیڕەوەکە زۆر گرنگ بوو و زەمانێکی باشتر و ینی گەورەتر بۆ لامەرکەزی کارژێڕی دارایی دروستە. وەکو جەنابە دامەژەت پێدا ینی پەیڕەوەکە گرنگ بوو و لە 11 مادە پێکاتبوو من خوێنمەوە زۆر بە وردەکاری باسی لە دابەشکردنی دەسەڵاتەکان سەرچاوەکان سامانە سروشتیەکان هەروەها یاسا کارژێڕی و داراییەکان کردو بەڕاستی. ئێوە لە دەقی پرۆژەکەی خۆتانە کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و گەڵاڵتان کرد، ئێوەش بە هەمان شێوە ئەم وردەکاریەتان کردووە لە پرۆژەی لامەرکەزیەت ئەگەر کردوتانە کە چۆتە ئەنجومەنی وەزیران هۆکارەکەی چییە کە تاوەکو ئێستا وەڵامی نەبوو بەڕاستی؟ پرۆژەکەی ئێمە پرۆژەکە تەمان ئەوە هەم بە هەمان شێوە بڵین کارژێڕی و داراییە، بەڵام ئەوەی ئێمە بڵین ڕاستە ئێمە داوای دابشکردن و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانمان کردووە. ئێمە ئەو میکانیزمەی کە ئێمە کە بەڕاستی با من نەیشارمەوە ینی تا ئێستا پرۆژەکەی ئێمە نەچۆتە ئەنجومەنی وەزیران لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بە پێچوانەوە ئەو پرۆژەیە کە پەیڕەوەکە و کە ئەمیش پاشکۆیەتی لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران پرۆژەکە لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تەمەن بە ڕاوێژ و گفتوگۆ پێشتر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و لەگەڵ تیمی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران دوای ڕایۆژ و گفتوگۆ دراوەتە ئەنجومەنی وەزیران. بۆیە ئێستا چاوەڕوانی وەڵامی ئەنجومەنی وەزیرانەکرێ بۆ ئەم پرۆژەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پەیڕەوێک ئاراستەی کردوون و پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کە هەموو ئەو مادە و بڕگانەی کە بەشێکی زۆر خاڵی گرنگ و مادەی گرنگی تایە باتە بووە بە پاشکۆی پەیڕەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە. من ئێستا ینی ئەمە لەسەر گرنگجی ئەو پەیڕەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆستم لەسەر پرۆژەی لامەرکەزی بەڕێوەبردن و دارایی کە ڕایگەیاندووە لە 11 مادەش پێکاتووە، ینی بە دیاریکراوە و ئاماژەم پێدا هەم دەسەڵاتەکانی دیاری کردووە هەم لەلایەنی سامانی سروشتیەوە کە لەو ناوچەیەدا هەیە ئەوەشی بە هەمان شێوە خسۆتە ڕوو کە چۆن کاری لەسەر بکرێت. ئەمە لەسەر ئەوەیان بۆستم دوجار ئێمە کە ئەمەمان ینی گفتوگۆ لەسەر کرد دەچمە سەر ڕەئی لایەنەکان بزین ئاخۆ ئەوانیژە گفتوگۆکانتانە بە تایبەتی لە ئەنجومەنی پارێزگا نەیار هەبوو یاخود هەموو بە هەمان شێوە هاوڕابوون لەسەر مەسەلەی ئێمە گە سەرچاوەکان باسکەین کاگەزاد بە دیاریکراوی. پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە دەقەکەی بڵاوبەتەوە زۆر بەڕوونی دەڵێت ئەوەی کە لە ناوچەکاندا هەیە لە ڕووی داهاتی سامانە سروشتیەکانەوە پێویستە لەگەڵ مرکز ئەمە یەکلا بکرێتەوە. بۆ ئەمەیان ئێوە ینی شیکردنەوەتان چیە بەگشتی؟ ئاخۆ ئەمە لە بەرژەوەندی هەم
ئەو پرۆژەیە کە لە لامەرکزیەتی ئەو شوێنە جێبەجێکرێەوە لە بەرژەوەندی حکوومەت هێرێمی کوردستانە بەگشتی؟ من ینی دەمەوێت گرنگی بەوە بدەم کە ئەم پەیڕەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پرۆژەکەی تریش بەڕاستی ئەمە گرنگی و تایبەتمەندیەکی زۆری هەیە، نەک بۆ سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بۆ هەموو هەرێمی کوردستان و بۆ پارێزگاکانی هەولێر و دووهۆیچیش. لەبەرەوەی ئەو سیستەمەی کە تا ئێستا پەیڕەو کراوە بەڕاستی سیستەمێکی مرکزی بووە و ئەم سیستەم مرکزیە ئاستەنگ و گرفتی گەورەی دروست کردووە لە بەردەم بەڕێوەبردننی ئیدارەی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە، چی لە ڕووی کارژێڕێەوە، چی لە ڕووی داراییەوە، چی لە ڕووی یاسایی و چی لە ڕووی هونەریەوە. بۆیە ئەم پرۆژانە زۆر گرنگن و پرۆژەکە توانێت خزمەتێکی زۆر باش و بەرچاو پێشکەش بکات و لەو پەیڕەوەشا کە بە ڕێزە داماژت پێدا بڵێ واتە ئەتوانین بە ینی بە دوو دێڕبیڵێن بۆ داهاتەکان، واتە داهاتی ئەتوانین بڵێن نەوتی و نانەوتی، واتە هەموو نەوتەکانی ئاماژە پێداوە و هەموو نانەوتەکانیشی ئاماژە پێداوە و ئەوەی کە لە پرۆژەکەیە کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەژمارێکی بانکی لە هەر پارێزگایەک یاک ئیدارەیەکی سربەخۆ دەکرێتەوە، هەموو داهاتی ئەو سنوورەچی بە نەوتی و نانەوتیەوە چێتە ناو ئەم ژمارە حسابیەوە و کە چووە ناو ئەم ژمارەیەوە تەبەن دواتر بڵین دەسەڵاتی سەرفکردنی ئەم پارەی کاچێتە ناو ژمارە حسابیەوە لە ڕێگەی پارێزگاوە ئەبێ و پارێزگاش بە پەسەندکردن و چاودێری ئەنجومەنی پارێزگا و ئەویش بەشێک لە دەسەڵاتەکانی خۆی دواتر دەبێت دابەزێنێتە خوارەوە شۆڕی کاتەوە بۆ قایمقام و بەڕێوەبەری ناحەکانی یا بۆ یەکە کارژێڕەکانی قەزاکان و ناحیەکان و دواتر هەموو ئەم داهاتە وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران ئاگایان دارەبن لە کۆی ئەو داهاتەی کە ئەچێتە ناو ئەم سندوقەوە. لە هەمان کاتە بەشێک لەم داهاتە کە پەیوەستە بە داهاتە نەوتەکانەوە دواتر بەڕێکەوتن لەگەڵ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بەشێک لەم داهاتە گەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و ئەو بەشە تایبەتە بێ بەوە دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان، واتە هەم چاودێریەکی توندی لەسەرەبێ و هەم شەفافێتی تیابێ و هەم دادپەروەری ئیشی تیابێ و ئەو کاتە مەسەلەن هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە ئاگاداری بە تایبەتی پارێزگاکان و ئیدارەکان ئاگاداری داهاتی ئەم شوێنانە بن و وەکو ئاماژەم پێدا یعنی یەکێک لە ئاستەنگە زۆر قورس و گرانەکانەوەیە کە مەرکەزیەتەکە نەیتوانیوە خزمەتێکی باش بە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کە من یەک نمونەی بچووک فەردێنمەوە. ئێمە لە ماوەی پێشووە لە ڕێگای لیژنەی کارژێڕی و دارایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاداشتێکیدا بە سەرۆکایەتی ئەنجومەن و من یاداشتەکەی ماراستەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کردبوو کە داوای داهاتی واتە ساڵی 2020 بۆ نمونە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردو وەزارەتی دارایی بە نووسراوی وەڵامی داوینێتەوە دەڵێ ئەم زانیاریانە پێویستە داوا لە ئەنجومە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکرێ بوو ئەوەی ئەم زانیاریانتان دەچێت کەواتە ئەمە بۆ خۆ دەبینی ئەمە مەرکەزێتێکی زۆر تونە و هاوڵاتیان بەشدار نین لە حکومڕانی و بەڕێوەبردنە بە پێچەوانەوە لە سیستەمی لامەرکزی کارژێڕی و دارایی هاوڵاتیان بۆ خۆشیان بەشدارە بن ئەو نوێنەرانی کە هەڵیان بژاردووە چی وڵاتیان ئێوەی نوێنەران و بەرپرسانی پارێزگاکە ژیانەوە تا بەشدارین و ئاگاداریش لەوێشە لە پەیڕەوەکە و لە پاشکۆکەش ئاماژەی تەواوی پێدراوە کە بە هەموو شێوەیەک پێویستە سیستەمی لامەرکزی کارژێڕی و دارایی کە پەیڕەوە کرێ لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لە ژێر چاودێریەکی تونی ئەنجومەنی پارێزگاکان و دیوانی چاودێری دارایی دەستەی نەزەها و هەروەها داواکاری گشتی و هەموو دام و دەستگا چاودێریەکانێ بێ بە شێوەیەکی تون بۆی بتوانێت هیچ توانەخواستە هیچ لادان و قۆڕکاریەک لە بەڕێوەبردننی سیستەمەکەیان نەبێ و ئەم سیستەمە ینی وەکوتم شتێکی تازە نییە، ینی ئیمارات یەکێکە لە وڵاتانەی کە لە ڕێگای سیستەمی لامەرکزی کارژێڕی و داراییەوە گەورترین پێشکەوتنی بەدەستێناوە. ینی ئەم سیستەمە بۆ نمونە لە بەریتانیایە کە ئێستا 4 ویلایەتە هەر ویلایەتێک تەنانەت لەوێ ئاڵای خۆشی هەیە واتە هەر ویلایەتێک لە پاڵ ئاڵای بڵین سەرەکی بەریتانیایە هەر ویلایەتێک ئاڵای خۆشی هەیە و یەکێ لە ویلایەتەکان ینی سکەی پارەکەشی هەر هەمان پاوانە بەڵام بە شێوازێکی تر خۆی پارەکەی بۆ خۆی دروست کردو واتە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی ئێمەش لە هەرێمی کوردستان بتوانین بە عەقڵێتێکی فراوانی پێشکەوتوو کە بتوانین ئیستیعابی سیستەمی لامەرکزی کارژێڕی و دارایی بکەین بۆی بتوانین ئەم سیستەمە تاقی بکەینەوە کە تا ئێستا
بە شێوەیەکی گشتی ڕاستە تا پێش 2014 لە 2013 بەشێک لەو دەسەڵاتانە کارگێڕی و دارایانە شۆڕ کرابوو و ڕۆڵی خۆشی بینی بوو بەڵام بۆ ئیستا پێویستتر و زەڕورترە بۆیە ئومێ دەکەین کە ئەنجومەنی وەزیران و لە پاڵ ئەنجومەنی وەزیرانیشە وەکو ئەتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستانی شاوکار بێ بۆەوەی کە ئەو تیمەکانی ئێمە یەکێتی و گۆڕان و پارتی لە ناو ئەنجومەنی وەزیرانە هەمویان دەنگ بدەنە ئەم سیستەمە و با تاقیب بکەینەوە بتوانین لە ڕێگای ئەم سیستەمەوە خزمەتێکی باشتر زیاتر پێشکەوتوتر بە و ئەولەوێتی پرۆژەکان بگەێنینە هاوڵاتیان. ئەمەشت بە خاڵێکی زۆر گرنگدا کە ویش دادپەروەری و شەفافیەتە بە تایبەتی لە هەم داهاتەکان هەم لە خەرجکردنی داهاتەکان هەم لە دیاربوونی سەرچاوە دارایی و نەوتی و نانەوتیەکانی بۆ نمونە ئەو لامەرکەزیەتی کە جێبەجێکرێت لەو ناوچەیەدا هەیە. باشە من یانێ پرسم کاگازات بۆ نمونە کە ئەم دادپەروەری و شەفافیەتە بەدەست بێنە سیستمێکی ئاوها گرنگ هۆکارەکەی چییە کە بۆ نمونە هەم حکوومەت هێرێمی کوردستان هەم بە دیاریکراوە و جەناب دامەژت پێدا کە پارتی دیموکراتی کوردستان پێویستە ئەویش هەماهەنگ بێ بۆ ئەو کارە ترسەکە چییە لەم پرۆژێ بۆ؟ من تێناگەم ینی ئەوەی کە ترسی ناوێ ئەم سیستەمەیە و هەر کەسێ لەم هەر حیزبێک هەر لایەنێک هەر تیمی هەر حیزبێک لە حکوومەت لەم سیستەمە بترسێ ئەمە من پێم وایە کەوێتە ژێر بەرپرسیارەتیشی گەورەوە و من دەبێ ئەوە بزانێت کە چی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پشتیوانی لەم سیستەماکەن ئەگەر بە تەنیا لایەنێک یا تیمی لایەنێک لە حکوومەت هێرێمی کوردستان دژی ئەم سیستەمە بوەسێتەوە پێم وایە بێ خۆشی ئامادەکە بوو ئەوەی کە دواتر چی بەرپرسیارەتیشی ڕوبەڕووەکرێتەوە و لە پاڵ ئەوەشە چی ئەوترێ چی پێ ئەوترێ کەواتە ئەوەی کە ڕەتی ئەکاتەوە دژی دادپەروەریە دژی شەفافێتە دژی گەیاندنی باشترین خزمەت گوزاریە دژی ئەوەیە کە ڕۆتین کەم بکرێتەوە و دژی ئەوەیە کە هاوڵاتیان بەشدار بن لە بەڕێوەبردننی خۆیانە بۆیە هەموو هەر کەسێ دژی بوەسێتەوە من پێم وایە چۆن بڵێ ینی وەکو وایە سقوت بە دەسەڵاتەکەی خۆی بکە باش هیوادارم هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ تیمێک لە حکوومەت هێرێمی کوردستان دژی ئەم سیستەمە نەبێتەوە چکە لە حاڵەتێکە خوانەخواسە ئەگەر ئەمەش ڕەت کرێتەوە من پێم وانییە ئیتر ئەمە کە ڕەت کرایە وابزاننەوە سیستەمی لامەرکەزی کارژێڕی دارایی جێبەجێ ناکرێت کۆتایی دێت بەڵێ بە دڵنیایی و باسیش کراوە و باسی شەکرێتەوە و چەندین پلانی تر هەیە بۆ ئەوەی کە ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت پلانەکانی تر هەنگاوی بۆ من دێ بۆ جێبەجێکردن و دڵنیاشکەم کە هەموو ئەو هەنگاوانەی ترکە بە لامەرکەزی کارگێڕی و داراییشەوە هەم عێراق هەم حیزبەکانی ناو هەرێمی کوردستان و جەماوەری کوردستان بەگشتی پشتیوانی ئەکەن و هەر هەنگاوێکی تری دوای ئەمە بنرێ هەموو هاوڵاتیان دڵنیاکەمەوە کە بۆ ئەوەیە کە موچیان بۆ دابین کرێ بژێوی ژیانیان باش کرێ وەز و گوزەران و خزمەت گوزاری چاک بکرێ ئەو سیستەمەی کە ئێستا کە گرنگترین سیستەم لە دنیاە سیستەمی پەروەردەیە بۆ هەموو وڵات و هەرێمێکە بۆ خۆتان بینیوتانە لە هەرێمەکەی ئێمەیە چی بەسەراتوە و تەندروستی و هەروەها ناچمە سەر کۆی سێکتەرەکان کە هەمویان هیچی سەرکەوتنمان تیا بەدەستنێنەوە. باشە کاگەزادیانی ئاماژەت بۆدا ئەم سیستەمە گە جێبەجێ بکرێت جێگای هەم خۆشحاڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو ناوچانەیە کە لا مەرکەزیەتێکی تێ جێبەجێکرێت هەم ئەو کارانەی کە جەناب دامەژەت پێدا لە کۆمەڵێک ڕۆوە ینی دادپەروەریە شەفافیەتە نەمانی ڕۆتین ئەمانەمی جێبەجێ بێت ئەمە بەشێک لە هاوڵاتیان بەمە دڵخۆشن بەڵام ینی بەڕاشکاوانە نەمێ ئەو بە جەنابەت بڵێم بەشێکی دیکەش هەم لە لایەنەکان هەم لە هاوڵاتیان هێرێمی کوردستان تا ڕادەیەک ترسێکیان هەیە لەمە بۆ دەوترێت یا هەرێمی کوردستان لە ڕووی قەوارەکەەوە لاواز دەبێت و هەندێکی شان دەڵێن بۆ نمونە ئەو داهاتی کە لەو ناوچەیە دەست دەکەوێت بەم شێوەی ئەگەر دابش نەکرێتەوە بەسەر هەموو هەرێمی کوردستانە هەندێک ناوچە بێبەشە بن لە داهاتی هەرێمی کوردستان کە لە نەوت و لە نانۆتیەوە دەست دەکەوێت ئەمەیان ڕاستە یاخود پێچەوانەکەی ڕاستە کاگەڵ وەڵایی من حەز ناکەم بۆ جوابی وەڵام قسەکەی تۆوا بڵێم بەڵام ئەتوانم بڵێمەوە ینی 100% پێچەوانەکەی ڕاستە لەبەرەوەی ئێمە لە پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پەیڕەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی ئاماژەی پێکراوە کە ئەمە یەکەم بۆ هەموو هەرێمی کوردستانە بۆ هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دووەم لە چوارچێوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانایە چونکە ئەگەر وانە بێ ئێخۆ هەم ئێمە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تەقدیمی ئەنجومەنی وەزیرانێکە ئەگەر بۆ پاراستن نەبێت لە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان تەقدیمی شوێنێکی ترێکن کەواتە باشترین وەڵام ئەوەیە کە
پەیڕەوەکە و پرۆژەکە تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و ئەمەش خۆی لە خۆیدا پاراستنی قوارەی سیاسیەکەیە. هەر کەسێ پشتیوانی لە قەوەپارمانەوە و پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بکە و هەر کەسێ بە خەمی هەموو ئەو ڕووبارە خوێنەوە بێت کە ڕژاوە لە پێناوی بەدەستێنانی ئەم قوارەیە ئەگەر خەمێتی ئەوە ئەسڵەن نابێ سێودوو کا لە جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی کارگێڕی و دارایی کە ئاستەنی بۆ دروست کرد یا کە کارگێڕی لە دارایی جیا کردەوە یا لێرە و لەوێ بە شێوازێک و جاری وا هەیە بە ناوی حیزبەکانی تریشەوە قساکەن بەڕاستی ئەمانە ئەبن بە هۆکارێک بۆ ئەوەی کە بە پێچەوانەوە لە جیاتی پاراستنی قوارەی سیاسیەکە گرفت و ئاستەنگ بۆ قوارەی سیاسی دروستکەن کەواتە هەم لە چوارچێوەی قوارەکەیە و هەم بۆ هەموو پارێزگاکانە و بەدڵنیایی بۆ بەرقەرارکردنی هەم دادپەروەری هەم شەفافێتەوە داهاتەکە چێتەوە مرکزی ئەچێتەوە مرکز ئاگای لە هەموویەتی هەمووی ئاگای لە هەموو داهاتەکەیە و بۆ نمونە لە دوای پەیڕەوکردنی سیستەمی کارگێڕی دارایی هەر حاڵەتێک هەر گرفتێک لە هەر پارێزگایەکە لە هەر ئیدارێکی سربەخۆیە ڕوو بدات لەبەرەوەی تەنها لەم پارێزگایە ئەم کێشەیە لەم پارێزگای ڕوویدا و ڕەنگە لە دهۆک ڕوونەدا ڕەنگە لە هەولێر ڕوونەدا لە هەڵەبجە ڕوونە کەواتە پێویستە بێ بە پارێزگاکە خۆیەوە و کاتە پارێزگاکە بە پارێزگا و بە حکوومەتی خۆجێ و ئەنجومەنی پارێزگا و بە هەموو دەسەڵاتە کارگێڕی و دارایەکانی کەیەتی ئەتوانێت زۆر بە ئاسانی کۆنتترۆلی بکە و ناشێڵێ گرفت بۆ هیچ پارێزگا و ئیدارەیەکی دروست بێت لە چوارچەوەی پارێزگاکەی خۆیان جێبەجێیەکات بۆیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە و ئەرکی قورس لەسەر ئەنجومەنی وەزیران کەمەکاتەوە و ئەرکی قورس لەسەر وەزارەتەکان کەمەکاتەوە بە پێچەوانەوە لە جیاتی ئەوەی بۆ ڕەزامەندی بیرێک کەسێک لە هەڵشۆوە یا کەسێک لە پێنجێنەوە یا لە منتیقەی هەڵەبجە و گەرمیانەوە یاخود لە زاخۆ لە دۆکەوە بڕوا بۆ ڕەزامەندی هەڵکردنی بیرێکی سووری بڕوا بۆ ئەنجومەنی وەزیران بێت و بڕاوە نەدێتەوە ڕوا هەر شەکەتە بێت لەو بینیان ناچارە بێ وازی لێدێنێ باخەکەی یا هەر پێویستیەکەی کە بە ئاوە کۆتایی ینی لێی بێزارە بێ وازی لێدێنێ ئەمانە هەمووی نزیکە بێتەوە ڕۆتینانە دێتەوە پارێزگاکان بۆیە ئەو کاتە ئەنجومەنی وەزیران کە خۆی چاودێرە بێ بەسەر پارێزگاکەنەوە هەر خەلێلێک لە هەر پارێزگایەکە ڕوودا ئەتوانێت ڕاستەوخۆ هەماگای لێ بێ ئەم ڕاستەخۆ ئەتوانێت بێتە ناو کێشەکە و کێشەکەش بۆ خۆی من پێم وایە زۆر بە ئاسانی هەلەبێت لەبەرەوەی هەر پارێزگاوی دارەیەکیش لە ڕووی جوگرافیەوە سروشت و تایبەتمەندیەکی خۆی هەیە. هەرمێ لەسەر پەیڕەوەکەی لا مرکزی بەڕێوەبردن و دارایی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆسم چکە بە حقت وەکو جەنابی شوتی 11 مادەیە بەڵام ینی وردەکاری تایەوە گرنگی خۆی هەیە ئەم مادانە چکە یەکێک لەو مادانە بازە دامەزانی ئەنجومەنێکەکات پێم وابێ ئەگەر هەڵەمەنێکی هەرێمی ئەم ئەنجومەنە کارەکانی دیاری کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ینی ئەم ترسەش کە هەم ینی من لە پرسیارەکە ڕاستی جەنابتم کرد هەم وەڵامتدایەوە زۆری کەش ینی ئەم ترسیان ڕەوانەوەتەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەم دەرکی بۆ کردووە هەم ترسەکەشی ڕەوانەوەتەوە ئەو ئەنجومەنە کاری چێ بێت لە داهاتوە کاگازات ئەگەر جێبەجێ بکرێت ئەم پرۆژێ ئەو ئەنجومەنی هەرێمی کە لە پەیڕەوەکەیە ئاماژەی پێدراوە ئەنجومەنە تەمەن لە ئەنجومەنی وەزیران و لە وەزیرەکان و هەروەها لە پارێزگاکان یا ئیدارە سەربەخۆکان پێک دێ کەواتە ئەمە ئەنجومەنە هەمویان ئاگیان لە هەموو ڕوودا و گرفت و کێشەیەکی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە بێ و ئاگیان لە هەموو تەرخانکراوێکی داراییە بێ و ئاگیان لە هەموو شێوازێکی بەڕێوەبردنی کارگێڕی لە هەموو پارێزگاکان و ئیدارەکانە بێ کەواتە ئەمەش ینی وەڵامیشی گرنگی ترە بۆ ئەوەی کە گەربیانەوێ هەموو ئەوانی کەیانەوێ بە لا ڕێیابرن بابەتی لا مرکزیەکە بۆ خۆی وەڵامە ئەوڵێ لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان و پارێزگاکان و سەرپەرشیاری ئیدارە سەربەخۆکان پێکدێ ئەنجومەنی هەرێمەکە بە شێوەیەکی گشتی لەوێوە زۆربەی دەسەڵاتەکانیش لەوێوە دابەشکرێ و چاودێریەکانیش بەشێکی زۆری لای خۆیانە بێ لەو ئەنجومەنە هەرێمیە کە ئەمە من پێم وایە هیچ ینی هیچ هینێک نەماوە ینی دەرفەتێک نەماوە بۆ ئەوەی کە ڕەخنەی لێبگری یاخود بتەوێ ئاستەنگی بۆ دروستکەی بەڕوونی بەوازحی هاتووە پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دەرگا قانونیەکانی کردوتەوە لەسەر پرۆژەکە و بەواڵایی هێشتوێتەوە نەک هەموو دەرگا قانونیەکانی گرتوتەوە هەموو ینی بەرپەرچی هەموو ئەو قسە و قسەڵۆکانی داوەتەوە کە باز لەواکەن کە بیانەوێ ئەمان لە دەرەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بێ دوو ئیدارەی بێ یا دوو هەرێمی بێ یاخود جیاکردنەوەی بێ بە هەر شێوەکان لە شێوەکان تا ئەم ساتە وەختا تا جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی کارگێڕی و دارایی ئەوەی لە پەیڕەوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هاتووە تا جێبەجێکردنی ئەوە هیچ خەلەلێک بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان
دروست نابێ و بە پێچەوانەوە بە سیستەمی لامەرکەزی کارژێڕی و دارایی قوارەکە هێندەی تر بەهێزتر و بەقووەترەوێت و لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی ئەقلیمی لە ڕووی عێراقی فیدرال و لە ڕووی ناوخۆی هەرێمی کوردستانی شەوە یعنی من پێم وایە هەیبەتێکی زیاتر و باشتر و چۆن بڵێ چاوێکی زیاتری دیموکراتی و ئازادی بە شێوەیەکی باشترەکەوێتە سەر هەرێمی کوردستان. یە خەڵ سەرنجی منی ڕاکێشاوە و لەوە چێ زۆربەی بەرپرسانی ئەم هەرێمەش بە هەمان شێوە چاودێرانی سیاسی دۆخەکەش بە هەمان شێوەی ببینن. ئێمە بۆ نمونە لە هەرێمی کوردستان داواکەین کە بەغدا ینی بە سیستمی مرکزی نەجوڵێتەوە لەگەڵمانە، چونکە ئێمە دەڵێن زۆر جار داواکەین ئێمە قوارەیەشین و ئێمە هەرێمێکی سربەخۆین لە چوارچێوەی عێراقی فیدرالەوە پێویستە هەموو ماف و شایستەکانمان بداتێ. باشە ئەمە کە بۆ عێراق ئێمە چۆنەڵی بەواردی بزانین ئەی بۆ هەرێمی کوردستان و بۆ پارێزگایەکی و کوستەیمانی کە لێسادا ئێمە داوای ماف و شایستەکانی خۆمان بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بەقەدر بزانین. من پێم خۆشە بۆ وەڵامی ئەو پرسیارە نمونەیەک بێنمەوە. نمونونەکەش یعنی کە مەبەستم وەیە لە سەرنەکەوتنی دەسەڵاتی مرکزی و لە باشی لا مرکزی کارژێڕی و دارایی ئێستا نمونەیەکێنینەوە لە دوای زیاتر لە سەرەتای مانگی سێوە کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی لە هەرێمی کوردستان وردەوردە سەرەتاکەی دەرکەوت لە 4 یەکەم کەس لە پارێزگای سلێمانی کە توش بوو و گیانیشی بەخشی بە ڤایرۆسی کۆرۆنا وردەوردە ئیتر ئەمە بۆ گرتنەبەری ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی خۆجیەتی سلێمانی و بە تایبەتی سێکتەری تەندروستی و هێزەکانی ناخۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەو شێوازی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوازی لامەرکەزی بوو، چی لە ڕووی کارژێڕی چی لە ڕووی داراییەوە. ئەو شێوازی لامەرکەزیە وای کرد کە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و سێکتەری تەندروستی بە سوپاس و دەستخۆشی بۆ هەر هەمویان و بۆ هەموو سێکتەرەکانی تر کە هاوکار و پشتیوان بوونە و بە ئێمەشەوە کە بەردەوام 5 لیژنەی هەمیشەویمان لە خزمەتی ئەو سێکتەریا بووە گەورترین سەرکەوتن بەدەساو لەبەرەوە بەدەسات کە شێوازەکەی لە سلێمانی شێوازێکی تایبەتی خۆی پەیڕەوەکرا بۆ ڕوبەڕووبوونەوە بۆ خەرجیەکان بۆ دەسەڵاتە کارژێڕەکان بۆ ئەو بڕیار و ڕێنمایانی کە لە پارێزگای سلێمانی لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەوە دەرەچوو هەموو ئەمانە بە شێوەیەکی لامەرکەزی بوو دوایی سەلماندی کە گەورترین سەرکەوتنی بەدەستێنا کەواتە یعنی باشترین نمونە ئەوەیە کە مرکزێت سەرکەوتنی نییە بۆ بیرێک بڕۆی بۆ ئەنجومەنی وەزیران لامەرکزێت لە ڕوبەڕووبوونەوەی گەورەترین کارەسات کە تووشی هەرێمی کوردستان و هەموو جیهان بوو بەڵام لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەو شێوازە لامەرکزیە توانرا گەورەترین سەرکەوتن بەدەست بهێنێ کاوە نەتوانراوە ئەم سەرکەوتن و ئەزمونە بکرێتە پێوە کاگازات لە ئەنجومەنی وەزیران بە دیاریکراوی ئەنجومەنی وەزیران تەمەن ئەمە زۆر کات ئێمەوەکو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر جار کردومانە بە نمونە و لە کۆبوونەوەکانیشا چی یەشێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ تیمی حکوومەتی لەگەڵ لایەنەکانی تریش بە ڕاشکاوی باس کراوە کە ئەوە باشترین نمونەیە بۆ ئەوەی کە سیستەمی لامەرکەزی کارژێڕی و دارایی سەرکەوتنی گەورەی بەدواوەیە و سیستەمی مرکزی ئەمەی بەدواوەیە کە ئێستا تووشمان بووە. باشە باسی لایەنەکانت کرد لە ڕابردوو بۆ نمونە ینی زۆر لایەن لە ئێسادا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕابردووکەوە گفتوگۆتان کرد و پرۆژه یاساکەتان ئامادە کرد ینی هاوکارتان بوون و لەگەڵتان نبوون و پشتیوانتان بوون و باسی ئەو سێلایەنە پێگەنەرەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمت کرد جەنابەت کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕانە. ئێمە زانی ینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان تا ڕادەیەک لە مەسەلەیانی هاوڕایەکی زۆریان هەیە. لێسادا ینی ئەتوانین بڵین هەموو لایەنەکان بە پارتی دیموکراتی کوردستانی شەوە ئەوەی کە ئێوە خوێندنەوەتان بۆ کرد بێت ینی هاوڕان لەگەڵ مەسەلەکەەوە بزوتنەوەی گۆڕانیش بە هەمان شێوە هاوڕایە لەم بارەوە. بەنسبەت پرۆژەکە وەکوتم ئێمە لە کۆی فراکسیۆنەکان بڵین لیژنەکە پێکات بوو بەڵام وەکو ئاماژۆژم پێدا تا ئێستا پرۆژەکە وەکو لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نەچۆتە ئەنجومەنی وەزیران بەڵکو دوای ئەوەی کە پەیڕەوەکە دروست بووە لە ڕێگایشی بەڵام هەندێکیشان هەر قسەیان هەبووە لەسەر بە دڵنیایی قسابووە چکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئەو تیمانی کە لەناو ئەنجومەنی وەزیرانایە خۆیان کە لە سەرەتای کابینەکەیە کە ئاماژەیان پێداوە سیستەمی لامەرکەزی پەیڕەوەکەین ئەگەر بیان کردایە
ئەسڵەن پێویستی بە پرۆژەکەی ئێمە ناکرد ئەسڵەن لە لیژنە لای ئێمە دروستە بوو وانە پێویستی بۆ بوو کە ئێمە پرۆژەیەک ئامادەکەین بۆ پەیڕەوکردنی سیستەمی کارژێڕی و دارایی چکە کەواتە نێتێکەیە کەواتە ینی بەشێکەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانە کە ناوێ ئەم سیستەمە جێبەجێ بێ ئەجینا ئەگەر بیان ویستە وەڵام من زۆر بە ڕاشکاویڵم هیچ پێویستی بە پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگا ناکرد و خۆیان زوو بە زووی دەسەڵاتی کارژێڕی و دارایەکانیان دابەشە کرد و شۆڕیانەکردن و بە ئاسانی لە بەشێک لەلایەنە ینی بە دیاریکراوی بە دڵنیایی ینی تا ئێستا ینی گرفتەکە بە زەقی دەبەن بۆ خۆت ئەزانی ینی دەسەڵاتی جێبەجێکار بۆ نمونە مەسەلم سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئاسایشی هەرێمی کوردستان یا مەسەلەن دادوەری هەموو ئەمانە نایشارێنن بە ڕاشکاوی کەوتۆتە لای پارتی دیموکراتی کوردستانەوە و ئەم لا مەرکزیەش پەیوەستە بە ئەم دەسەڵاتانەوە بۆیە ئەگەر نێتیان هەبواە دەبوو دەمێ بوو جێبەجێکرا هەندێک جار دایانەوێ بەلا ڕێیابرن تەنها باسی کارژێڕێکاکەن تا ئێستا کارژێڕەکەشیان جێبەجێ نەکردووە یعنی تا ئەم ساتە وەختە کە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چەندێکی بەسەر ڕۆیەوە تا ئێستا یەک دەسەڵاتی کارژێڕیشیان دانەبەزانەوە بۆ جێبەجێکردن ئەوانەی کە لە پێشتری شەبووە هەموو ئەوانەشیان سەحب کردوێتەوە و بردویانە هەمویان لە ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیرانیش تایبەتیان کردووە بە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەمویان لەوەیە کۆ کردوێتەوە ئەگەر کەمێک دەسەڵاتی کارژێڕی هەبوو بێ ئەوەش نەماوە و گەڕاوەتەوە ئەش خۆ ئێمە ینی ناوبەناو لە هەندێک لە بۆنەکاندا دەبینین کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە جەخت دەکاتەوە لەسەر ینی بەرنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێک لە خاڵەکانی پرۆژەی لامەرکەزی تا ڕادەیەک ئەوان دەڵێن ئیداریە کە وەکو جەنابەت دەڵێ ئەوەش ینی کێشراوەتەوە بەڵام ینی ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد بە ڕێزە کە لە قەیرانەکاندا بۆ نمونە ئەو تا دەسەڵاتی زیاترەدا بە پارێزگارەکان یاخود بە پارێزگاکان یاخود بە ئیدارە سربەخۆکان باشە ینی هۆکارەکەی چییە دەیەوێت لەو قەیرانانەدا تەنها سوود ببینێت لە پرۆژەی یانی لا مەرکەزی ئیداری یاخود ئەمە هۆکارێکی دیکەی لە پشتوە کاگازات بەڕاستی لە پێش پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بڵێنێکێتی نیشتیمانی کوردستان هەم زوتنەوەی گۆڕان پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتونە لەسەر سیستەمی لامەرکەزی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ینی تاکیدی کردووە جەختی کردوێتەوە لەسەر سیستەمی لامەرکەزی کارژێڕی و دارایی و ئەمە ینی بەوازحی ئیتفاقی لەسەر کراوە و ئەو کا یەکێ لە پێکێنانی کابینەکە یەکێ لە مادە و بڕگەکانی کە لەسەری ڕێکەوتون ئەم سیستەمە بووە کە تا ئێستا پەیڕەو نەکراوە کەواتە ینی نێتەکە باش نییە ئەگەر باش بواە هەر هیچ نەبوایەوەی کە خۆیان ناوێنن کارژێڕی شڵا لە 2 ساڵ لە 3 ساڵ ینی لە بیدایەتی کابینەکەەوە تا ئێستا ئەو دەسەڵاتە کارژێڕیانە لە جیاتیەوەی هەمویان سەحب کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەشێکی تریان داگرتایە کەواتە ئەمە بەڕاستی نێتەکە باش نییە و هیواداری نێتەکە لەمە دوا باش بێ و ئەگەر باشیش نەبێ بەڕاستی ینی بێشێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی بەوە داوە ئێمە ناتوانین لەوە زیاتر دەسەوەستان بوەسین لە بەرامبەر ئەو قەیرانە دارایی و ئەو برسێتی و نەهامەتی و بێموچەیە کە تووشی هاوڵاتیان بۆتەوە ئێمە بێدەنگین لە بەرامبەری کەواتە ئەمە باشترین چارەسەرە بۆ ئەم بۆ ئێستا یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی کە ئێستا بۆ چارەسەری هەموو گرفتەکان دانراوە کە ڕەنگە 100% هەموو گرفتەکانی چارەسەر نەکا بەڵام هەنگاوێکی باشە وردە لە ڕێگەی ئەمە بتوان چارەسەری هەموو ئەو قەیرانانەی کە ئێستا هەیە بکرێت ئەگەر نا دەبێت بیر لە هەنگاوی گەورەتر بکرێتەوە باشە لەم هەنگاوە گەورەترا کە ئەگەر بنرێ لە داهاتوودا و لەم پرۆژێشدا کە لە ئێسادا بۆ نمونە هەم ئەنجومەنی پارێزگا هەم ئەو پەیڕەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی ئەنجومەنی وەزیران بۆ لامەرکەزی ئەتوانین بڵین بۆ نمونە ڕەئی ینی دۆستەکان چییە لە بارەوە بە تایبەتی ئەمەگەر عێراق بە نمونە وەربگرین و حکوومەتی عێراق هیچ پەیوەندیشی هەیە بۆوانەوە ئەوانە توان کاریگەری دروستکەن کاگەزات لە ڕۆ قانونیەکە و ئیدارێکەوە کە جەنابتان لە پۆستیشی ئیداریان خۆی تەبەن عێراق بە نسبەت هەرێمی کوردستانەوە زۆر گرنگە بۆ ئێستا بەشێ لەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە هی ئەوەیە کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق باش نییە چی لە ڕووی سیاسیەوە و چی لە ڕووی دارایی و دەستوریشەوە یعنی ئەوەی کە لە دەستوری شایە ینا ئێمە وەکو پێویست هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە تا بتوانی هەموو لە بەرامبەر خاڵەکانی دەستورە هەموو دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنێ لەبەرەوە ئەوە بۆتە گرفتی گەورە و ئەگەر ئەم سیستەمە جێبەجێکرێ من دڵنیام تەمەن عێراق بۆ خۆی
پشتیوانیەکە و عێراقیش هەندێک جار لە بەهۆی ئاستەنگەکانەوە گرفتی بۆ دوژمەی جینا عێراق دەسەڵاتی لامەرکەزی کارژێڕی و دارایی لە کاتی پێویستە بۆ خزمەت گوزاریەکاندا بزانبوو بۆ 8 پارێزگای هەرێمی وهین عێراق لە خوارەوە یعنی ئەوان بە دڵنیایی ئەوان پشتیوان پێشتر ئاماژەم پێدا وتم لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی ئەقلیمی لە ڕووی عێراق لە ڕووی ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە ئەمە پشتیوانیەکی زۆر گەورە و بەهێزی هەیە بۆیە جێبەجێکردنی ینی پێم وایە دەرگایەکی گەورەی هەم خۆشگوزەرانی هەم چارەسەری گرفتی موچاکە دەگەرنا ئیتر ڕێسەبرێ بۆ ڕێگا گەورەکان باشە هەنگاوەکانی تر باشە بۆ نمونە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە ئەم پرۆژێ ینی چەند ڕۆژە نێراوە بە دیاریکراوی طبعاً خۆی لە کۆبوونەوەکانی بڵێن تیمی حکوومەت لەگەڵی چێتی نیشتیمانی کوردستان ینی بڕیارەکە وا بوو کە لە کۆتایی مانگی دوانزەیە ئەمە بڕیاری کۆتایی لێ بدرێ بەڵام بەهۆی هەندێک هۆکار و بەهۆی ئەوەی کە تیمەکانی حکوومەت بە سەرپەرشتی بەڕست قوبات تاالبانی لە بەغدا بوون و زۆریان پێچوو بۆیە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم جار نێتەکەی وابوو تا کۆتایی مانگی دوانزە پرۆژەی یا سیستەمی لامەرکزی کارژێڕی و دارایی یەکلایی بکرێتەوە تا کۆتایی مانگی دوانزە ئەگەر نا ئەوە دەسەوەسان ناوەستین بەڵام ئێستا دەرفەتێکی تر درراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان تا کۆتایی مانگی 2021 ئەم پرۆژەیە کە دراوە پێیان جێبەجێکەن و بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەو سەقفی زەمەنەی کە دایناوە سەقفەکەی تا کۆتایی ئەم مانگەیە ئەگەر نای بۆ حکوومەتی هەرێمی کوردستان الله یعلم باشە مەمان ترسێنە ئەڵڵا بەڵام یاری منە بێ خاڵێکی دیکە باس بکەم کە بە دیاریکراوی پەیوەندی هەیە بە داهاتی ئەم سنوورە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەوە هەردوو ئیدارە سەربەخۆکە زۆرێک لە نارانی پرۆژەی لامەرکەزی لە ڕابردوو ئەیانوت ئەو داهاتی کە دەسەکەوێت لەم پارێزگایانە چ لە ڕووی نەوتی و نانەوتی دەیان و ینی خەڵکیان بە هەڵەیە بردووە داهاتەکە هێندە نییە کە بەشی پارێزگاکە بکات جەنابتان کە لێستا لە پلێشی باڵای ئیداریان لە پارێزگای سلێمانی ڕاستە پێشتر لە قسەکان تا وت ئێمە ئاگداری داهات نین و چەندی سەرچاوەکان نین نازانین چەند دەستکەوتۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بە پێی لێکدانەوەکانتان و هەڵسەنگاندەکانتان بۆ دۆخەکە داهاتی ئەم منتیقەیە ئەوەندەیە کە بتوانین ئێمە خۆمانی پێ بەڕێوەبەرین ئەگەر نتوانین 100% خۆمانی پێوە بەڕێبەرین بە دڵنیایی ینی دووهێندەی ئێستای وەزئی پێدانی موچە و وەزئی خزمەتگوزاری زۆر دووهێندەی ئێستا باشترە زیاترەکە بەلای کەمەوە و یە خاڵیتری زۆر گرنگە کاک هاوڵ ینی جاری وا هەیە ینی بە زۆریان دەوێت هەندێک گومان و شت دروستکە ناخۆ کە تا ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان شەفافێت نەبووە چێڵە شەفافێت لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە ئەمەش گرنگە یانەوێ گومان دروستکەن ینی ئێمە ئەمانەوێت لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین جارێکی تر ئەم ڕوونکردنەوەیە بدەین و ئەم دڵنیاییە بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان و بیدەینە لایەنە سیاسیەکان و بیدەینە هاوڵاتیانیش کە ئەگەر سیستەمی لامەرکەزی کارژێڕی و دارایی پێڕەو بکرێ باشترین و یەکەم پارێزگا کە شەفافێت و دادپەروەری تیابێ پارێزگای سلێمانیە بێ بۆ پارێزگای سلێمانی ئێستا بەڕێز پارێزگاری سلێمانی لە بزوتنەوەی گۆڕانە بەشێکی زۆر لە بەڕێوەبەرە گشتیەکان لە بزوتنەوەی گۆڕانە بەشێکی لە کۆمەڵی ئیسلامیە بەشێکی لە یەکگرتووی ئیسلامیە بەشێکی لە یەشێتی نیشتیمانی کوردستانە و تەنانەت ینی لە خوار بەڕێوەبەرە گشتیەکانەوە قایم و بەڕێوەبەری ناحیەکانیش بەشێکی ئەم حیزبانەیە کە باسمان کرد و تەنانەت مەسەڵەن ئێستا ئەگەر کەمیش بێ حیزبی سۆشیالیستی دیموکراتی کوردستانیش بەشدارە لە بەڕێوەبەری ئیداری کوردستان پارێزگای سلێمانیە پارتی بۆ خۆیان وەریان نەگرتووە ئەجینا لە پێکێنانی لە دوای دوای هەڵبژاردننی ساڵی 2014 ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان و دابشکردنی واتە ڕێکەوتن لەسەر دابشکردنی دەسەڵاتە کارژێڕەکان پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆیان ئامادە نەبوون وەریگرن ئەجینا یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تر ئامادە بوون کە ئەوانش بە پێی ئەو کورسیانەی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتی خۆیان وەرگرن بەڵام خۆیان ئامادە نەبوون کەواتە بەبەستمەوەیە ینی دڵنیا بن کە شەفافێتێکی زۆر باش لە کۆکردنەوەی داهات
لە پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕی نەبێ و لەبەرەوەی هەموو لایەنەکان بە یەکەوە حکومڕانێکاکەن هەمومانەی بینە ڕێوە لە خاڵە سنووریەکان و لە باج و دەراهەمەت و لە داهاتە نەوتیەکانیش هەمومان پێکەوەنی هەمومان ئاگامان لەسەر هەمومان چاومان لەسەرێ بێ و لە سەروی هەمومانەوە ئەنجومەنی پارێزگا چاوی لە سەریۆ لە سەروی ئەمەوە دیوانی چاودێری دارایی ئەنجومەنی وەزیران و ئەو ئەنجومەنە هەرێمی کە دروستە بێ زایتەن دەستەی نەزاهە و هەموو لایەنەکانی ترش و هاوڵاتیش پێم وایەتوانێ بۆ خۆی چاودێری بەدڵنیایی وڵی خەڵک لە پارێزگای سلێمانی زۆر بە دیاریکراوانی پەرۆشن بۆ ئەم مەسەلەیە و هەر بینیشمان لە ماوەکانی ڕابردوو ینی دەنگێکی دیکە هەبوو کە بە ئاراستەیەشی دیکە داواکاریکەیان هەبوو کەویش بە هەرێمکردنی پارێزگای سلێمانی بەڵام ینی ئەوەی کە ئێمە بزانین یەکێتی نیشتیمانی کوردستان کەم تا زۆر لەگەڵ و پرۆژێ نەبوو بەڵام ئەوی کە هەیەتی ئێسامە دەقی پرۆژەکەی یەکێتیە بۆ پرۆژەی لا مرکزیەت بە دیاری کراوی ئەتوانین بڵین لە داهاتوویشی نزیکدا ئەگەر وەکو جەنا بدوتت وەڵام بدرێتەوە وەڵام نەدرێتەوە ینی بژاردەی دیکە هەیە بۆی کە بە تایبەتی لەم دەڤەرە ینی بە شێوازێکی دیکە هەم ینی خۆبەڕێوەبردن هەم دەسەڵاتە ئیداری و دارایەکان و کاریژێڕەکان ئەوەی کە هەیە بە شێوازێکی دیکە ڕێک بخرێتەوە ڕێخستنەوەکان چۆنە بن لە داهاتووەگە پرۆژەکە جێبەجێ بکرێت یعنی بۆ نمونە دابشکردنەوەی دەسەڵاتەکان چکە ئێستا پارێزگار ینی بۆ نمونە دەسەڵاتی باڵایەوەکو جەنابە دامەژت پێدا ئەو کاتە هەموو دەسەڵاتەکان لە دەستی ئەوە مێنێتەوە بە پێ ئەو پەیڕەوە ئەگەر سیستەمەکە جێبەجێ بکرێ بە پێ ئەو پەیڕەوە لە جیاتی تەبەن دەسەڵاتەکان لە وەزارەتەکانەوە دێتە لە وەزارەتەکانیشەوە دێتە خوارەوە هەموو ئەو بەڕێوەبەرە گشتیانەی کە ئێستا سەر بە وەزارەتەکانن و بڵین بڕیار و ڕێنمایی لە وەزارەتەکان وەرەگرن وە پرۆژەکان و بودجەکان لە وەزارەتەکانی خۆیان وەرەگرن ئەو کاتە هەمویان دێن لە پارێزگای سلێمانی وەرەگرن بەڵێ بەرزترین دەسەڵات بۆ لە جێبەجێکردنا دەسەڵاتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە بێ بەڵام هەموو بابەتە گرنگەکان لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگا و بە پەسەندکردنی ئەنجومەنی پارێزگای تاگڕەوی نییە و کاتە من ناڵێم ینی جگە لە کە پارێزگاواکە و دەسەڵاتەکانی شۆڕکاتەوە بۆ قایمقامێتەکان و ناحەکان و دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا چاودێریە کاراترە بنەوکاتەوە ئەنجومەنی پارێزگا دڵنیایی هەموو بۆ خۆی ینی دەسەڵاتێکی زیاتر بۆ ئەنجومەنی پارێزگا شەگەڕێتەوە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتەکەی لە خەڵکەوە وەریگرتووە کەواتە خەڵکیش بەشدارە بێتەوە لە لەم ساتەیە تۆزە سڕکراون ینی کارەکانتان ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەمانێشتەوە سڕکرین سڕیش نەبوو ئێمە هەر هەوڵەکانی خۆمان هەرداوە سەر ڕێوی کە ئەوەیە ینی جگە لە پرۆژەکە ینی ئەم سیستەمی لامەرکزی کارژێڕی و داراییە تەمەەن هەنگاوی دووەمیشی بەدواوەیە کە ئەمە جێبەجێکرا هەنگاوی دووەم کە ئەویش هەموارکردنەوەی یاسای ژمارەی ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە هەمان شێوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموارێکی تایبەتی خۆیشی هەموارێکی ئامادە کردووە بۆ یاساکەش کە دوای ئەمە ئەویش ئەوە بڵین دوورمەوداترە لەمە و ئەویش دواترە بێ بچێتە یاسا بڵین ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان یاسای ژمارەی ساڵی 2009 بۆ بەڕێوەبردننی پارێزگاکان بە ڕێگای ئەنجومەنی پارێزگاکانەوە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان و دەسەڵاتی پارێزگاکانیشی دیاری کردووە بەڵام ئێستا بەو شێوەیە نییە و لەبەرەوەی لە ساڵی 2009 بڵین هەموار نەکراوەوە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی بۆ هەمواری ئەوەش بردووە پرۆژەی ئەوەشی ئامادەیە سرە ڕایەوەی کە ئێمە خۆمان و ئەنجومەنی پارێزگا لەگەڵ زانکۆی جیهانە تەنسیقمان کردووە ئێمەش خۆشمان پرۆژەیەکمان هەیە و بۆ هەموارکردنەوەی یاساکە هەموو ئەمانە چارەسەرن بۆ خۆبەڕێوەبردن بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی دادپەروەر و شەفافانەتر بۆ خزمەتی گشتی هاوڵاتیان کاکەسەد من سپاس دەکەم هیچ بنەمەوە ئەمێ دو قسە و دو سەرنج و پەیامی خۆت هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ لایەنەکانی کە لەگەڵ ئێوە لە ئەنجومەنی پارێزگا هەم بۆوانی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینینەوە سەبارەت بە هەم دەقی پەیڕەوەکەی یەکێتی بۆ لامەرکەزی هەم ملحەقیقی ینی ئەنجومەنی پارێزگاش کەویش پرۆژەی لامەرکەزیەکەیە بۆ هەموو لایەک چییە فەرم بۆ هاوڵاتیانی ژۆ بە تایبەتی چکە هاوڵاتی مستەفیدە بێ و جەناب تەڵێ زۆرترین دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە لە ناو حکوومەتەکەیە و بەسەراحە دیسا لە ڕووی بڵین لە ڕووی تەشریعیشەوە وایە و لە ڕووی چاودێریشەوە وایە دەسەڵاتی زۆرترین دەسەڵاتی جێبەجێکردن لای پارتی دیموکراتی کوردستانە زۆرترین دەسەڵاتی پەرلەمانی بە خۆتان بینن ناو پەرلەمانە زۆرترین ژمارەی کورسی نیوە زایدیەک دایمە لای ئەوانە و لە ئەنجومەنی پارێزگاکانی سێ ئەنجومەنی پارێزگامانەیە هەولێر دووهۆک سلێمانی
هەولێر و دۆک لەژێر کۆنتترۆلی خۆیان است تەنها سلێمانیە کە بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی ئەوانانیە و سیستەمە دیموکراسیەکە پەیڕەوەکەی ئێمە لێرە بۆیە ئەو ینی بە هیچ شێوەیەک نابێ ئەمە جێی ترس بێ نەبوو پارتی دیموکراتی کوردستان نەبوو حکوومەتتی هەرێمی کوردستانی نەبوو تیمی پارتی لە حکوومەتتی هەرێمی کوردستان چونکە ئەو دەسەڵاتانە لای خۆیانە و واتوانن بە باشی چاودێری بکەن بەڵام دەبێ زۆر بە وریایی وەڵامی ئەم پرۆژەیە بنەوە و هەم لە ڕووی کاتیشەوە تەنها 12 بۆ 13 ڕۆژی ماوە ئەو سەقفە زەمەنی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە بۆیە لە دەبێ لایەنەکانی تریش زەخت لە پارتی دیموکراتی کوردستان و لە ئەنجومەنی وەزیران بکەن بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە کە تەقدیم کراوە هەمووشیان ڕازین و پێشتر پشتیوانیان کردووە و یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئامادەکردنی پەیڕەوەکەش سەردانی لایەنەکانی تریشی کردووە بە شێوەیەکی گشتی و یەکێ لە خاڵە گرنگەکان بابەتی لامەرکەزی بۆ کە بۆیانی باس کردووە بۆیە هیوادارم هەمویان پشتیوانی بکەن لە ماوەی ئەم 12 ڕۆژەیە کە ماوە ئەم پەیڕەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەم قۆناغە خراپەوە بچێتە قۆناغێکی باشتر و سەرکەوتوتر و بۆ خزمەتکردنی بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و بۆ دابینکردنی موچە و قوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە تا ئێستا هیچ کەسی لەم هەرێمی کوردستان لەم حکوومەتە ڕازی نییە ئیتر خۆ دەبێ حکوومەتەش بەخۆیان بچێتەوە بەخۆچوونۆش ئەمە سیستەمە لە 30 ڕۆژارێکا موچە وەربگرین من پێم وایە لە 30 ڕۆژارێ وەریەگرێ ئەگەر کەمیش وەرگێ ئەگەر کەمیش وەرگێ لە 30 ڕۆژارێکا وەریەگرێ ئەمە دڵنیایی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوەش گرنگە ینی کەواتەوە کاتە بڕینی هەر لێ بێ من ناڵێم ینی بڕینە بێت چووکە بۆ خۆ دەزانی دەبێ هەموو سەرچاوەکان ئەو کاتە کۆکرێتەوە ئێمە ئەوە نەبێ بڵێ ئێستا تەمان یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە خۆیەوە قسە ناکە هەر لە خۆشی ئەوم پەیڕەوەی پێشکەش نەکردووە و من بە دڵنیای پێتانەڵم پێشتر و ینی بە دەقیقی کاری لەسەر ئامار و داتای داهاتی نەوتی نانەوتی کردووە لە هەموو هەرێمی کوردستان و لە زۆنی سەوزیش بەتایبەتی بە هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک و بە هیوای خۆشگوزەرانی بۆ هەموو تاشێک لەم هەرێمی کوردستانە سوپاس بۆ کاگازاد محەممەدەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە بەرنامەی پانۆراما لە سۆدوی کورسات نیوزەکەمان سوپاسم کاگازادمان بەڕێستە وەڵای بینەرانی بەڕێز هەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ